مببي أنا عايز خازم بالزمان التركي belki batına Türk silveraya bira kartist rasta rast devam bıkar. Değerli arkadaşlar. İki seneden beri bu yasal ve demokratik hakkımız sistem ve devlet tarafından gasp edilmiştir. Bunu herkesin bilmesinden fayda vardır. Bak madem ki bu devlet hukuk bir devlet ise gerek ki bu yasal ve demokratik hakkımızı verilmesi gerekiyordu. ما فەکانمان لەلایەن دەوڵەتە زەوت کراون ئێمە ئەگەر بەهاتایە ئەم وڵاتە مافەکانی مرۆڤی تیا پارێزرایە دەبوو بە شێوەیەکی دیموکراتیانە مافەکانمان جێبەجێ بکرانایە ئێمە سەرۆک ئۆجالانمان نەبینی تەنها دەوڵەت دەیبینی ئەو کاتە تا ئێستا سیاسەتی گەمەوەرەدوانی دش بەو بەردەوامە تەنانەت پارێزەرەکانیشی ناتوانن ببینن 5 ساڵ لەمەوبەر لە 5 ساڵ لەمەوبەرەوە پارێزەرەکان نەیان بینیوە Kürtler içinde, Orta Doğu içinde ağırlıklı bir yeri vardır. ئەمە شکارێکی ڕەوانیە و لە دەوڵەتە قانونیەکان هەشتیوا نابێت ڕووبدات ئۆجەلان لەلایەن کوردەکان و لەلایەن خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە پێگەیەکی تایبەتی هەیە ئەمەوێ ئەوە بزانن دوێنێ ئێمە لە دیتنەکانماندا لەگەڵ ئۆجەلان باسی ئەومان کرد کە باسی ئەومان کرد کە پێویستە لەمە دووە کار بۆ ئاشتی بکرێت هەموو دنیا سەرۆک ئۆجەلانی ئەوێت و هەموو دنیا ئەو ڕاستیە باشە زانێت hafif şekilde bazı konularına değinmek istiyorum. Oradaki 3 arkadaşı da vardı. Onlarla beraber dedi biz çalışıyoruz. Yani هەندێک خاڵی تری گرنگەیە من ئەمەوێ باسی بکەم بۆتان ئەوڕێی تریش هەن کە پارێزەرن لەگەڵ ئێمە کاریانە کرد لەم دۆسیەدا بەڵێ لێرە گۆشەگیری بەردەوامە لەسەر ئۆجەلان بەڵام هیچ کێشێکی تەندروستی نییە ڕەوشی وەکو پێشوو وایە ئۆجەلان هیچ کێشەیەکی نییە ئێمە ئۆجەلانمان هەیە ئەگەر دەوڵەت بۆ پرۆژەیەک ئامادە بێت پرۆژەکەی لە ماوەی 6 مانگ ئامادە بکات لەسەر قۆناغی ڕابردوو ئەو هەیەتەیەتوەتە لام لە ئیمراڵی وتوویەتی ئەوانی تریش کاتوون مەبەستم لە هەودەپەیە بەوانیشمان ڕاگەیاندووە هەیەتی دەوڵەت گروپی دەوڵەت کات بۆ ئێرە دوای 15 ڕۆژی دیکە دەگەڕێنەوە بۆ لای من ئەگەر ئەو قۆناغا سەر بگرێت ئەوە زۆر باشە چونکە قۆناغێکی سەختە بۆ تورکیا و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە کێشەیەکی قورسە و کێشەیەکی ئاسانیە کێشێکی 100 ساڵەیە ئەگەر دەوڵەت ڕازگۆ بێت ئەوە ئەم پرۆژەیە ئەنجام ئەدات و ئەگەر دەوڵەت ئەم پرۆژەیە جێبەجێ کردایە دۆخەکە بەم دۆخە ناگەشت تورکیا دەبوو ئەمەی ڕووی نەدایە لە تورکیا و ئێمە ئەبوایە چارەسەری ئەو کێشانەمان بکردایە devlet hazırsa 2 adamını buraya gönderir. Bu sorun evet ağır sorundur. Projelerimiz hazırdır. Dediklerini söylüyorum. بە دوو پیاوی خۆی بنێرێت بۆ ئیمراڵی ئەو کێشەیە کێشێکی بەپەلە و پێویستە چارەسەر بێ من پرۆژەم هەیە و ئەوەی ئەڵێم
دووبارەیەکەمەوە لە 6 مانگ کێشەکە چارەکەین ئەمە شەڕێکی کوێرەوەریە کەسێک ناباتەوە هیچ کەس لە کەسێکی تر ناباتەوە شەڕێکی بەو شێوەیە نییە ئەوە 30 بۆ 40 ساڵە ئەم شەڕە بەردەوامە ئەوەش بەردەوام دەبێت حەیفە مرۆڤەکان دەکوژرێن نابۆ ڕشتنی خوێن نابۆ ڕشتنی فرمێسک ئێمە پێویستە ئەمە ڕوون بکەینەوە ئۆجەلان بە وردی ئەمەی ڕوون کردەوە چارەسەری یەک لاکەرەوە لە لای دەوڵەتە هیوادارم ئەم ویلایەک ئەنگاو بنێژێت بۆ ئەوەی ئەم قۆناغە بەم شێوەیە بەردەوام نەبێ و درێژ نەبێتەوە من دەڵێم لە هەموو گۆشەیەکی جیهاندا ئەو پرسە لە ڕۆژەفدایە دووبارە دەیڵێمەوە ئەگەر دەوڵەتی ماف بێت لە هەر کاتێک زووتر پارێزەرەکان وهروە ئەو گروپەی کە پێشتر ئەهاتن بۆ لای من سەر لە نوێ دێنەوە بۆ لام و سەردانم دەکەن لە ئێستاوە خێزانەکەم و پارێزەرەکەرم لە چوارچێوەی یاسادا سەردانم دەکەن چاوەڕێی ئەمە لە دەوڵەتەکەم دوا هەمین قسە من تەندروستیم باشە بەیانی جەژنە و پیرۆزبایی جەژن لە هەموو لایەک دەکەم ڕۆژانە 40 بۆ 50 کەس دەکوشرێ بەڵام ئەمە نابێتە جەژن لەبەر ئەوەی خوێن دەڕێژرێت هەموو ئەم ڕووداوانش لە دەستی خۆماندایە و پێویستە چارەسەری بکەین هەر کەسێک ئەمە کەوتوەتە سەرشانی لە ڕووی دیموکراتیەوە ڕۆشنبیران سپارتە سیاسیەکان ئەوانەی بەهەستی مرۆڤایەتی بیر دەکەنەوە بۆ هەمویان پێویستە بەیەکەوە ئەو کێشەیە چارەسەر بکەن منیش ئەوەم دەوێت و چاوەڕێی ئەوە دەکەم Ez li hemyan ser navî koma me çelekwan rêzdarî silav dikim ser serê ser çava hatine.